یەکێ لە مامۆستاکان و بانخوازەکان دەڵێ پیاوێکی بەتەمەن هەبوو دراوسێمان بوو. ئەم پیاوە بەتەمەنە زۆر بەتەمەن بوو، لاواز بوو، لاواز، ئێسقانی لاواز، جسمی لاواز، تاقەتی نەما بوو، بێهێز بوو. بەس سەیریکەین ئێمە چەندێ لە دواوین. وەڵا بە بیستنی ئەم بەسەرهاتانەی کە باسم کرد و ئەم بەسەرهاتەیش هەمووان بێ حەز بە شەمنەزاری بکەین کە چەندێ ئیهمالین، چەندێک گرنگیمان بە دنیادا و قورئانیشمان ئیهمال کردو. دەڵێ ئەم دراوسێمان پیاوێکی بەتەمەن بوو، ڕەحمەتی خوا لێ بێ، قورئانی دەخوێند، هەموو ڕۆژێک 10 جوزە قورئانی دەخوێنە، واتە 200 لاپەڕ. بەڵام دەڵێ چۆن دەیخوێنە؟ بە سیریک. دەڵێ ئەم پیاوە چاوی زۆر زەعیف بوو، قورئانەکەی چی لێ دەکرد؟ ئاوا دەیکردەوە، ئاوا دەیبرد بە چاوی، قورئانەکەی لەسەر چاوی دائنا، چونکە چاوی نەیبینا لە دوورەوە، ئەبێ ئاوا سەیری قورئانەکەی بکردایە. بەم شێوەیە 200 لاپەڕی خوێناوە هەموو ڕۆژێ. ئەڵێ هەر کاتێک کە لاپەڕەیەکی دەکردەوە، ئەم لاپەڕەی دەخوێنا، دەستی زۆر وشک بوو، ئەختیار بوو، یەک تۆزێ دەستی تەڕە کرد و ئاوا لاپەڕەیەکی لەدایەوە. کاتێک ئەم لاپەڕەی تەواو کرد، ئەوی لا إله إلا الله، لا إله إلا الله، لا إله إلا الله، لا إله إلا الله، دەستی کرد بە قورئان. ئەو مەسافەش ذیکری خوایە کرد. بەڵێ ئەو ئەهلی قورئانە، یەخوا بەهەشت پیرۆزی ئەوانە بێ، نەک ئیمان زەعیفێک کە نازانێ قورئان چێ و ئیهمالی کردووە. بەم شێوەیە قورئانەکە دەخاتە بانچاوی، ئەمجا دەیخوێنی، ئەوەندە چاوی لاوازە، بەڵام ڕۆژانە 10 جوزە دەخوێنێ، بەستەی ڕۆژ ختمەی قورئان دەکات. ئەم پیاوە بەڕێزە دەڵێ لە مزگەوت مامەوە دوای نوێژی بەیانی ئەم پیاوە دەستی کرد بە قورئان خوێندن لە سوورەتی بەقەرە. وتم وەڵای ئەمڕۆ مڕاقەبەی مام حاجیەک بزانم چیە کرد. ئەڵێ هەر تەماشام کرد، هەر تەماشام کرد، هەر قورئانی خوێنە، بەم حاڵە چاو زەعیفەوە. ئەڵێ قورئان خوێن، کاتێکم زانی خەوم پیاکەوت، سەعات 9 چێشتەنگاو خەبەرم بۆوە، تەماشام کرد مام حاجی لە سوورەتی تەوبەیە، واتە 10 جوزە قورئانی خوێندووە لە بەقەرە بۆ تەوبە، یەک شەوێک، نا بەقڵ ڕۆژێک. ئەی شەوەکەی دەبێت چی کرد بێ؟ ئەبێ عەسرەکەی چی کرد بێ؟ ئەوە ئەهلی قورئانن. ئێمە قورئانمان ئیهمال کردووە، گرنگی بە قورئان نادەین. با بە خۆمان دابچینەوە، بەسەراتی باسم کرد، بۆ نەکات بەسەربەرین، بۆیە بە خۆمان دابچینەوە قورئان گرنگی پێ بدەین. پیاوێکی ئاوا بەتەمەن، چاولاواز، ئەختیار، بێهێز، بێتاقەت، ئەوە حاڵەتی بەرامبەر بە قورئان، ئەی تۆ بۆ ئیهمالت کردووە؟